بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا بەخێر هاتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن بان چاوان ناوم سەعەد نەسڕەدین محەممەدە دانیشتووی شاری هەڵەبجەم لە گەڕەکی موردانە ئەم شتانی کە دروستم کردوون خولیای تقریبا گەنجێتی ڕابردوون بووە زۆرجا هەر بە مناڵیش هەندێک شتم ئەکرد خانووی بچووک و ئەمانە هەر حەزم بۆ سروشتە هەر هەبووە بە مناڵی ئیتر چەند بیرۆکەم بۆ هات هەر لە گەنجی و حەزم لەگەڵ لەم ئیشانە هەبوو ئەم کردن سەرەتا ڕۆژێک سەیری ئەم قادرمەم کرد ژێر ئەم قادرمە عادەتەن لە ماڵەکانە شێوەیەکی جوان نابەخشێ بە ماڵەکە زۆر جار شوێنی کۆبوونەوەی هەندێک ماڵ بەرمیلێکی تەنکیکی نەوتی تیادانێ یا بتڵی غاز یا شتێکی ئالەم شێوازە یانی دیبەنێکی جوان بە حوشەی ماڵەکە نابەخشێ بیرم لەوە کردو بۆچی شتێکی دروست شتێکی وا دروست دەکەم هەم جوان بێ شتێکی جوان دڵاران بێ و دڵ بکاتەوە بیرۆکەی ئەم ئیشەم بۆ هات سەرەتا با چەند مەرحەلەیە کردم ئەم بەردەکانم بۆ هێنا بەردەکان بەردی هەورامانە منتیقەی گوڵب ئەم بەردانم هێنا دوای ئەوە ئەوش هەر بەردی هەورامانە ئەم بەشەم دروست کرد دواتر ئەم حەوزی ماسی و ئەم بەشەی سەرەوەی مابوویەوە ئیتر بیرم کردەوە بیکەم بە شتێکی سەرنجڕاکێشتر ئیتر جارێک وێنەی گوندێکی ڕۆژهەڵاتم بینی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە ئیتر حەزم کرد منیش ئەم گوندە بەرجەستە بکەم یعنی ئەم گوندە بکەم بە گوندێک بەرجەستە بێ لەم ماڵی خۆمانە چۆن بیرۆکەی ئەوم بۆ هات کە من خانوو دروست بکەم چین لەسەر چین بە دوایەکە خانوویەک شێوازێکی کوردەوارەیانەی جوان ببەخشی ئەوەی کە بتوانم سەرەتا ئەمە بیرۆکەیە بۆم بێت ئایا چەندێ سەرکەوت و ئەمەم ئیشەکە چەندێ بەدڵی خۆم و خەڵکە بێ ئەوە شتێکی کێ من دەستم کرد بەم ئیشە سەرەتا هەوڵما بردمە هێنا سێمکە بەردەکەم ناجح نابێت سەرکەوتو نابێت بەر تۆ بتەوێت بەری ڕێک دەرچێ و خانووی جوان دروستکەی ئەمە دەرناچی ئاوە دوایە بیرۆکەی چیکەم بۆ هات من بۆچی کاشی نەبڕم کاشیم هێناوە ئەم بەردانە هەمووی کاشیم کە شێوەی خشتەیە سەرەتا یەکێک ئەم بڕین دام ئەنا دوای بیرم کردەوە کە بۆ ئیشەکە ورتر دەرچێ چون چیم کرد کاشیەکانم یەکێکە بڕی دوای ئەوە بینم چی ئەکرد لە شێوەی چییە لە شێوەی خش دەرچێ شێوەکەی ئێستا تەقریبان و خشتێک وایە ئیتر ئاوا ئەم کارە لایەنی باشی زۆرە یەک ئیشەکە هەروە ئەمێنێتەوە یعنی ئەم خانووە کە من دروستم بە هەچەند هەمووی ئێستان یانی بەشی خوارەوەی چەند ساڵێک لەمەوە پێشە دوای تۆزێک گۆڕانکاریم تیاکرم هاوینە پێویستی بە نۆژەنکردنەوە بوو دەرگا و پەنجەرەکانیم بۆ نۆژەن کردو دوای ئەو بیرم کردو بۆچی فراوانی نەکەم خانووی تازەتری تیا بکەم یعنی ئەگەر ورد بیتەوە لی سەیرەکەی خانووەکان جیاوازیان هەیە خانووی ئەوانی کە ئەمساڵ کردو من ورترن بە چاو ئەوانەی ڕابردووە ئەوە ویتر دوای ئەوە هەندێک بیرۆکەی کەم بۆ هاتم خانوانم پێ دروست کرد تقریبا شێوازی ئەوروپیشم تێکەڵ کردووە بە تایبەتی ئەمە مەکتەبێکە شێوەی تر ئەوەنی کە بگونج ینی تۆ ئەگەر بتەوێت شتەکەش بکرێ فراوانتری بکەی ئەکرێ بەڵام ئایا شوێنەکە چەندێ مەجالە ئەوە قسەکەیەوە ئیشەکەت بۆ دیارریەکە ئیتر بۆ بم خانوانم یەک لێک دیاری لەسەر یەک داناوە شێوازێکەوە تا هەندێکی دووقاتە هەندێکی یەقاتە و بۆ شەویش ئەوە تقریبن گڵۆپێکیان هەیە ئەوەکو شێوە لادیەک دەرەچی ئەگەر شەوانش تەسویری بکەیت ئەمە مزگەوتێکە ئەوە مزگەوتێکە ئیتر ئەمەش مەکتەبە ئەمەشتە تقریبان خانوویەکەم زۆر جار ئەماڵم بە کوڕە بچووکەکەم پێڵم خانووی کوێخای لاجێ ئەوە ئیتر ئەمەش هەم حەوزە و ئاوی تێمەش پردێکە بە سەریاتی ئەپەڕێ ئیتر ئەم خانووە ئەم جۆرە خانووە ئەم جۆرە ئیشەکە بڵێن بە کەس ناگرێ بە ئەکرێ بە زۆر کەسەکرێ ئیشەکە بەڵام وردەکاریە حوسەڵ و تااقەتێکی باشێوێ یعنی ئەگەر تۆ بچێوێ خانوویەک دروستکەی ئەبێ ئاسایی بێ بەلات و بڵێ من 3 ڕۆژ خەریکی و خانم 4 ڕۆژ خەریکی و مزگەوتە ئەبم ئەم شتانە بە هەموو کەسریە بەڵام ئیتر وەکتون جیاوازیەکەی ئەوەی ئەم خانوانە تۆ ئەیبینی 10 ساڵی کەش بیتەوە 15 ساڵی کەش بیت و هەرگو خۆیەتی ناگۆڕێ
شتەکان بە سیلیکۆن کردوون گۆڕانکاری تیانە ئەوەی کە بتەوێت تو ڕۆژێ لە ڕۆژان نۆژەنکردنەوەی تیا بکەیت تەنها دەرگا و پەنجەرەکانە ئەوانش ئاسانە توانی بیگۆڕی بۆ یا مادیکی کەی لێتوانی جریان بێنێت وەکو خۆی لە شوێنی خۆیان دای بنێتەوە بەو شێوازی کە دڵخوازە و دڵت ئێوێ تۆ ئەو گۆڕانکاری تیا بکەیت.